یەک کوردین باش شێوێ هەر حیزبێکە دەدەچێت ئیتر زیاتر گرنگی بە سێکتەرەکانی ژیاندا مەسەڵەن بۆ نمونە خزمەتگوزاری سەرەتاییەکان هاوڵاتی وانەکە کە هاوڵاتی بێزار بێ ڕەچی لە وڵاتی خۆی بێتەوە ئیتر بەوە گرنگە ئێمە وەکو یەک بەیەک دەست بەیەک تیم بەرەو هەڵبژاردن بڕۆ گرنگە بەڕێمی چێ دەدەچێت تێدا گرنگەوەی کە خزمەتگوزاری سەرەتاییەکان پێشکەش بە هاوڵاتیان بکەن هاوڵاتی هاوڵاتیە و وڵاتی هاوڵاتیانە ینی تر باش شێوک بێ ئیتیمە بە خزمەتگوزاریەکان دەمە ڕاستی سڵاو کاندیدە بەرزەکان ئەگەر هاتۆم جارە دەرچون بۆ پەرلەمانی کوردستان یەک متمانە بگەڕێنینەوە لە بینی هاوڵاتی و دەسەڵات دوو کاری زدی بکەم بۆ گەنجەکان سێ بژێوی ژیانی خەڵک چاو بکەن نیم موچەی نێڵن چار پێویستە بژێوی ژیانی پێشمەرگە بەرەو باشتر بن پێنج ماڵە شەیدەکان ماشیان موچەیان باشکەن بۆ هەڵبژاردننی ئەو جارە حەزەکەم کاندیدەکان بەڵێنەکانیان بکەن بە کردداری ڕاستی بەڵێنی زۆر جوان دەدەن بە گەنج ینی بەڵێنی زۆر گەورە دەدەن بە گەنج بەڵام گەنج مەڕوخێنن تکایە گەنج مەڕوخێن لەم وڵاتە گەنج هەمووی سەری خۆی هەڵگرت هیوادارم پەرلەمانتارەکانی کە دەرەچن کردارەکانیان بێن نەدی ئاواتی گەنجەکان بێن نەدی گەنجێک پرۆژەی هەیە یارمەتی بگرن یارمەتی بدەن و دەستی بگرن پرۆژەکەی بۆ گەورەتر بکەن چەندەها گەنجوان هەیە ینی پرۆژەیەکی بچووکی هەیە کەس ناتوانێت دەستی بگرێت پرۆژەکەی گەورەتر بکات.